سڵاوتان لەبێ خۆشەویستان، ئێمە ئێستا لە بەردەم بارەگای ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان فقی سلێمانی لەم کاتەیە کە قەیرانێکی دارایی گەورە لە هەرێمی کوردستانە هەیە و خەڵکێکی زۆر موچەشی نییە. ڕێکخراوی خوشکان هەستاوە بە داوینکردنی کۆمەڵی هاوکاری بۆ بەشی بێباوکان یاخۆدە و کەسانەی کە هەتیون لێرە هاوکاریان بێدەن، بە تایبەتی لە ئێستاە کە نزیکی جەژنی قوربانە و زۆر خەڵک پێویستی بە هاوکاری ئەمان لێرە کۆمەڵی کەسیان کۆ کردوێتەوە و هاوکاریانەکەن. ئێمەمانەوە بڕۆین لە ژوورەوە لەگەڵ بەڕێوەبەرانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی و ئەو کەسانی کە هاتوونە تێرە قسە بکەین زین ئەوان داواکاریان چییە و تا چەند ئەم هاوکاریانە شوێن بۆ ئەوان دەگرێت لەم کاتی قەیرانی دارایی و لەم پێش جەژنەیە. ئەم هاوکاریە کە لە پێش جەژندا بینەکرێ بۆیەوە تا چەند شوێنێک بۆیەوە پڕکاتەوە بۆ پێداویستەکان تا بڵێ جگای خۆی گرتەوە بۆمان. ئەم هاوکاریە زۆر جێی بۆ ئێمە پڕ کردوێتەوە. بەڕاستی لەگەڵ سەری مانگمان لە ئێمە چاوەڕوانی ئەم ڕێکخراوین کە تەلەفۆنمان بۆ بکەوە بێن شتێک وەرگرین بۆ مناڵەکان. ئەم هاوکاریانی کە لە خەڵکانی دەوڵەمەنەوە دێت جێی خۆی ئەگرێت زۆر بەزیایەوە. ئەرەوە تەلەفۆنمان بۆکراوە ناڵێ من هەڵە پەڕێ لە خۆشیە هەڵێک جلم بۆکەی ئەڵم ئەرەوەڵا جلێ بۆکە بە ساری خۆمان بۆمان بردوونە تەماڵە بە دەرگای ماڵی خۆ کە گەشتە ئێمە ڕاستە خۆ ئەوە تەماڵ بە ماڵبانگمان کردوون هەمووی مانیاوەتە خێزانەکان. ئەم هاوکاری کە ئێستا ئیەوە کرێ بە تایبەتی لە پێش جەژنا تا چەند شوێن با بڵێن بۆیەوە گرێ کە بۆ پێداویستی جەژنی پێدابین. پێشەکی بە خەراتنتانەکەم بەڕاستی زۆر باشە، یعنی بۆ بە تایبەتی بۆ مناڵی بێ باوک زۆر باشە کەم و کوڕیبان زۆر هەیە. ئەم ڕێکخراوانەی ڕێکخراوی سۆمای چاوان هاوکارێکی زۆر باشە بۆ مناڵی بێ باوک، یعنی من یەکێکان خۆم هیچ مەعاش و دەهاتێکمان نییە، تەنها لە ڕێکخراوی سۆمای چاوانەوانی هاوکاری ئەکرێ مناڵەکانمان. زۆر باش. ئێستا کە بینین قەیرانی داراییە حکوومەت وەکو پێویست موچەی خەڵک نادا کە هاوکاری با بڵێن ئەم شوێنانەش بکە. لە ئێستایەکەم ڕێکخراوە هەوڵی داوە ئەمە بۆیەوە بکات، ئەتوانێت ئەم هاوکاری پێداویستی جەژنتان بۆ دابینکایانەوە پێداویستانی کە هەتانە بۆ جەژن بەم هاوکارێ دابینیکان بۆ خۆتان. بەڵێ زۆر باشە بۆ ئێمە لەم کاتەیە کە خۆتەزانی زۆر بێمەعاشیە بێپارەیە ڕێکخراوی سۆمای چاوان، یعنی هەموو کاتێک بانیان کردوین و هاوکاری مناڵەکانمانی کردووە. من دەستخۆشیان لێکم هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن کە ئەوە یارمەتی مناڵی ئێمایە. لەخوای گەورە بەزیابێ زۆر جێمان بۆ گرێ زۆر. منداڵەکانتان بە تایبەتی منداڵ زۆر حەزی لە جلی تازەیە، تا چەند دڵیان بەو جۆرە هاوکاریانە خۆشە کە جلیان بۆ. ئەرەوە تەلەفۆنمان بۆکراوە ناڵێ من هەڵە پەڕێ لە خۆشیە ئەرەوەڵڵێک جلم بۆکەی ئەڵم ئەرەوەڵا جلێ بۆکە. جگە لە موچە و پابڵین پارە چ جۆرە شتێکی ترتان پێ؟ لەخوای گەورە بەزیابێت لە کەرەنتینەکەەوە تا ئێستا ئەمە 3 خواردنمان بن. ئارە بەخوایەکان چی بوو؟ وەڵڵا برنج بوو، فاسۆلیا بووە، هیتر نیسک بووە، دۆشاو بووە، ڕۆن بووە، هەموو شتێ بوو. وڵا بۆ هەموو شتێک جێگامان بۆ پڕکاتەوانێ ئێمە لەم سۆمای چاوانە زیاتر هیچ شوێنێکمان نییە هاوکاریمان کە دەستان خۆش بێ. شوێنێکی تر هاوکاریتان ناکات جگە لێ؟ نەوەڵا هەر جگە لە سۆمای چاوان هیچ شوێنی کە وەری ناگرین ئێمە. تا چەند ڕازین لە هاوکاریەکانی ئەمە؟ وڵا زۆر ڕازین لێیان دەست و چاویان خۆش بێ، سوپاسیانەکەم و سوپاسی ئەم هەموو خێرخوازانەکەم کە یارمەتی مناڵی بێ باوک. وڵا زۆر باشە بڵێ هەتا بڵێ جگای خۆی گرتەوە بۆمان. ئەتوانێت ئەو هاوکاریەکە ئەوە نابێت کە ئێوە بتوان پێداویستی ڕۆژانەی خۆتانە بە تایبەتی لە ئێستاە کە جەژنەوە پێداویستی جەژنە بێدابین بکەن. هاوکارێکەوە نابێت پێداویستەکانی خۆتانی پێدابین بکەن. زۆر باشە بەبێ ئەوەی کە ئەو هاوکارێکی ئەو زۆر باشە، چونکە ئێمە ئەوەی کە ئەمانەنی ئەو کاتانێ بۆیان داێنین ئەڵێ لەو کاتا مەعاشەکە وەرەگرین بۆتان سەرفەکەین. زۆر باشە دەستخۆشیان لێک. خاتون سڵاوت لێبێ ئەم هاوکاری ئێستا تا چەند شوێن بۆ ئێوە گرێوەکو با بڵین ئەوانی کە منداڵتان هەیە لەم پێشەژن بۆخوا زۆربەی شتمان بۆ ئەگرێتەوە لەخوا بەزیێ ماڵی ئەو کەسەش ئاوا بێ کە یارمەتی
ئەیەنە دەست ئێوە یارمەتی ئێمەدەن زۆر سپاسیانەکەین ماڵ هاوکاریەکانی ئەمان چی و چیە لە شتێک خواردنە پارێ ماڵیان ئاوا بێ زۆر مەمنونی خواردنیش و لە پارەی هاوکاریتان بەڵێ بەڕاستی تاکە کەناڵە لە دنیای و تاکە خێرخوازە لە سلێمانی کە دەستی هەتی و بێوەژن و ماڵە فەقیرەگرێ من 5 ساڵە لێرە هیچ معاشێکی ترم نییە یعنی نە هاوسەرەکەم نەخۆم نەمناڵم تەنها لێرە هاوکاری کۆمناڵەکانم وەرەگرم جێی زۆری بۆی مەگرتو هەم لە نەورۆزە هەم لە بەهارە هەم لە جەژنە هەم مانگانە یعنیش کە وەرزی سەیرانێتە پێش و هاوکاریتان هاوکاریمانەکەن ماڵمانە بەن بۆ سەیران جلی نەورۆزیان بۆ بکەن جلی جەژنیان بۆ بکەن مانگانەمانێنێ یعنی بەڕاستی تاکە کەناڵە لە کوردستانە کە عنی کە خێرخوازە بۆ مناڵی هەتیو وەڵی ئەم هاوکاریە زۆر زۆرجێ بۆ ئێمە پڕ کردوێتەوە ماڵتانەوە بێ بە خواردن و بە پارە و بە هاوکاریمانەکان لەم کاتە بێ پارەی و بێ مەعاشەیە ئەم ئێمەیان لەبیرە و ئەم ناڵانەیان لەبیرە یاڕەبی خوا لە دنیا و لە قیامەت لەبیریان نەکا ئیشەڵڵا پێش جەژنە تەمانە کۆزانین هەموو کەسێک هەموو ماڵێک پێویستی بەوەی کە لە جەژنە کۆمەڵ پێداویستی بکڕێت لە پێش جەژنانە لە پێش بۆنەکانە ئەمان جگە لە پارە چه هاوکاریی ترتانەکەن چی ترتانمانێنێ گۆشت توشتمانێنێ هەموو شتێکمانێنێ وەڵا نەکان چی ینی جگە لە گۆشت کە بۆ جەژنانە چی ترتان وشتی وشکە برنج ڕۆن نیسک دۆشا و فاسۆلیا هەموو خواردنەکانی جەژنی تایە شتانی کە پێداویستی ماڵەوە باڵێ ئەرەوەڵا هەموو شتێکی تایە خوایانەی بڕێ و خوای لیان بە زیاوکە و گەشی ئێوەش و هەموو لە ساغ بێ شکرێ خان سلااوت لێبێ سەلامەت بی لەم کاتەیە کە پێش جەژنە بۆچی هاوکاریەکان ئێستا دابەشە وڵای ئێمە هاوکاریەکان بە بۆنی جێژنی قوربانی پیرە زۆر چکە ئەمانەیە ئەو هەژارانش کە کەم دەرامەتن کە کەسنی هاوکاریان کە خاستن ئەم خوشکە بە ڕێزانە کە هاوسەریان نیە کۆڵێ مناڵیان بەسەرەکەوتوە ئەمانەیە ئەم لە ڕێ خێرخوازانەوە کە هاوکاریمان بۆ پەیداکردن و لەگەڵ خواردن و سەبەتە خواردن و گۆشتە بۆ جێژن وەکو ماڵە دەوڵەمانەکان بتوانین پێداویستی جێژنیان بۆ دابین بکەین و وەکو ماڵەکانی کە کاسی جێژنیان پڕ بێ ئینشاڵڵا بە کەمتر نەبینن لە خەڵکی کەمتر نەبین لە کەسی ئاسایی چکە باوەڕ کە زۆرەهان هەیە کە تەلەفۆنەکە ئەڵێ 2 ڕۆژە نانم نەبوونان و چامان خواردووە ئێمەش ئەمانە وای لەکردن کە داوا لە خێرخوازان بکەین زیاتر دەستمان بۆ درێژکەن و وەکو ئەوانیکە کاسی جێژنیان بۆ دابین بکەین ئینشاڵڵا شکرێخان ئێوە لە ناو تەمان فەقیرمان زۆرە لە کوردستان بەڵام بۆچی لێ ناهۆمیانە دەستان خستەوە سەر بێ باوکان بۆچی ئەوانتان هەڵبژارد و هاوکاری بێ باوکان کە هیچ کەسێنیە هاوکاریان بکات دەکەم دەرامەتەن بێ کاسبێک کەسێنیە کاسبیان بۆ بکە ینی بژێ ژیانیان زۆر هەستەم و ناڕەحەترە لەوەکانیکە کە ئێکی هەبێ هاوکاریەکیان بۆ بکە ئەنجا زۆر کەسیش هەیە نازانێ معاناتی ژیانی ئەم ئافرەتانە چۆنن لەکەێنە لای ئێمە باسی ژیانی خوانەکەن ئێمەش ئەوەمان لێکە کە دەستی هاوکاری لە خێرخوازان بۆیان دەست درێژکەن و دابینیانکەن و بیان دەینێشە جۆرەکان ئێوەتان و سۆمای چاوان جێگەی ئەگەر بابلین زۆریش نەبێ جێگەی باوکێکیانەوە بگرێتەوە بە تەکید ئەلحەمدە ئەوەشمان کرد کە جێگای بارگوتن چه جارێک هاتبن لەگەڵ مادیەکەی خۆشیان لە بەرگا لە خواردنە لە کۆڵێشتا کە بۆمان دابین کردوون دامان نەتی ئەلحەمدە لە جەژنە بۆ بابلین پێش جەژن ئێوە چیان بۆ دابینەکەن ینی تەوان نەزانین تۆ پێش جەژنەبی هەندێک ئامادەکاری بکەی بۆ جەژنەکەت بیکەیت چیان بۆ دابینەکەن بۆ پێش جەژن وەڵا ئەلحەمدە ئێمە وەکو مادیمان بۆ داناون وەکو خۆراکیش سەبەتە خۆراکێکە کە بڕێ باشی تیا لە برنج و ڕۆن و ینی پێداویستیەکانی جێژن بۆی دابین کرا و لەگەڵ گۆشیش ئەلحەمدە توانیمانە بۆیان دابینکەین بۆ جێژنە لە کاتی کەرەنتینە کە خەڵکێکی زۆر فەقیر و هەژار بەدابێتی ئەوانیش کە کاسبیانە کرد ئەوانیش ئیشەکان وەسەڵ توانیمتان دەستیان بگرن لە کاتی کەرەنتینەکە ئەلحەمدوللیلا لە ڕێی خۆمانەوە 3 جار هاوکاریمان بۆ دابین کردن ئەو خۆشکانە 3 جار لە کەرەنتینەکە 3 جارمان بۆ دابین کردن وەجبەی یەکەمیان بەساری خۆمان بۆمان بردوونە تەماڵەوە بە دەرگای ماڵی خوان خۆمان بەساری خۆمان ئەلحەمدوللا بەتیم بردومانە وەجبەیەکی کەشان هەرکە 2 وەجبەی کەش لێرە پێمان داون ئەلحەمدوللا توانیمان ئەوە شامۆ دەکەین لەگەڵ مادیشان نەکە خواردنەکە تا پرسیارم ئێوە چ داوایتان لە خەڵکی خێرخواز هەیە هاوکاری ئەم جۆرە ڕێکخراوانە بکە بۆی دەستی ئەم خەڵکانە بگرن چونکە خەڵکەکەی کە دێت ئێرە ینی فەقیرێکی مستحقە ئەگەر مستحق نەبێ نایەتەم جۆرە شوێنانە بۆ وەڵا ئێمە لێرە داوا لە خێرخوازانەکەن هەتا خێرخوازان دەستی هاوکاریمان بۆ درێژکەن بۆ سەمای چاوان ئێمە ئیشەکەمان زیاتر پەرەپێدەین و خەڵکی زیاتری ژەنووسین چونکە ئێستا بگرە زۆریشمان لەلایە کە چاوەڕێ ناوی دەربچیە موسڵمانێ بێ و ناوی بخێن ناو لیستەکەەوە لێرەوە داوا لە هەموو ئەو خێرخوازاناکەم
دەستی هاوکاری بۆ سۆمای چاوان درێژکەن حتا ئیشەکەمان بەرە پێ بدەین و زیاتر بێ کەوتت ئێستا خێرخوازێک لەو دەرگایەوە بێتە ژوور 100,000 بە تۆ بدات ئەو کاتە یەکسەر ناوی کەسێکی گەزیا دەکەن بە هاوکاری بۆن منە ئێمە سنووقمان هەیە بڕێک ئەهێنێ ئەڵەبی کە سنووق خۆبی دەنابن سنووقەکە هەشمانە ئەڵە کەفالەتی ماڵەکەن ئێمە یەکسەر فۆرمانێ سەردانی ماڵمان کرد و مناڵەکەی بۆ دەبرەکەنی دەستی ماگانە خۆی هاوکاری بکە ئەم هاوکاریەکە لە پێش جەژندا بینەکرێ بۆیەوە تا چەند شوێنێک بۆیەوە پڕکاتەوە بۆ پێداویستەکان تا بڵێ جگای خۆی گرتەوە بۆمان ئەم هاوکاریە زۆر زۆرجێ بۆ ئێمە پڕ کردوێتەوە بەڕاستی لەگەڵ سەری مانگمان لە ئێمە چاوەڕوانی ئەم ڕێکخراوین کە تەلەفۆنمان بۆ بکەوە بێن شتێک وەرگین بۆ مناڵەکان ئەم هاوکاریانی کە لە خەڵکانی دەوڵەمەنەوە دێت جێی خۆی ئەگرێ زۆر بەزیایەوە ئەرەوە تەلەفۆن ماوەکراوە ناڵێ من هەڵە پەڕێ لە خۆشیە هەڵێک جلم بۆکەی ئەڵم ئەرەوەڵا جلێ بۆ بە ساری خۆمان بۆمان بردوونە تەماڵە بە دەرگای ماڵی خۆ کە گەشتە ئێمە ڕاستە و خۆ ئەوە تاماڵ بە ماڵبانگمان کردوون هەمووی مانیاوەتە خێزانەکان. داواکارێکتان لە خەڵکی خێرخوازەی هاوکاری ئەم جۆرە ڕێکخراوانە بکەن بۆی خەڵکی تریش بتوانێت سوودمەند داوای ئەویان لەکەین نمونەیان زیاتر بێ ماڵیان ئاوا بێ ئەوەی یارمەتی فەقیر و هەژارە یارمەتی مناڵی هەتی وەگرێ خوا جێگەیان بۆ پڕکاتە وڵی داوا لە خەڵکی دەوڵەمەنەکانەکەم لەو خەڵکانی کە وەزیان زۆر باشە هاوکاری ئەم ڕێکخراوانە بکەن چکە بەڕاستی پارەکان بەزایە ناڕوە پارەکان بۆ مناڵی بێ باوکە شوێنی خۆی ئەگرێ ئەو پارێ شوێنی خۆی ئەگرێت داوایان لێ یەکەم زیاتر و زیاتر هاوکاری ڕێکخراوی سۆمای چاوانکەن هەموو ڕێکخراوەکان چکە بەڕاستی جێی خۆی ئەگرێ و زۆر باشە فەقیر و هەژار و ئەمانیش یا ڕەبی بۆ خاتری ئەم ڕۆژە مبارەکە خوا لە دنیا و لە قیامەت هاوکاریانەی کە ئەگات دەست ئێمان ئایا بەڕاستی شوێنەگرێت ئەدرێتە خەڵکی فعلەن فەقیر بێت بەڕاستی فەقیر بێت زۆر ئەرە وەڵڵا ئێستا بە تایبەتی ئێمە هیچ معاشێکمان نییە ئەمانە نەبێ بەخوا نەبەخوا بێەوە ژنانە بوو خۆش ئێستا نییە ئیتر هەر ئەم معاشە چ داواکارێکتان لە خەڵکی خواپێدا و دەوڵەمەناکان هەیە کە خێرخوازان بە تایبەتی کە بێن هاوکاریم زۆر ڕێکخراوانە بکەن بەڵێ داواکاری وڵات داواکاری لەوە هەوڵاتیانە کە دەستڕۆی و دەوڵەمەند داوایان لێکن بێن هاوکاری ئەم ڕێکخراوەکەن ئەوانج هاوکاری ئێمە ئەکەن و ئەو پارەی کە ئەوانەیەن بە ئێمە جێگاگرێ بۆ ئێمە زۆر باشە هەداواکاریم ئەوەیە کە ئەوەی ئەڵەم لە توانایەتی و ئەوەی کە زیایی هەیە بۆ ئەم ڕێکخراوی بنێرێت یارمەتی ئەم ڕێکخراوە و لەقی خوشکانە بدات چونکە زۆرەکە ئێم هیوادارم کە ئەمانە هەر ئاوا چاکبن و ئەمانە هەر زۆر یارمەتی خەڵکن و زۆر چاکن بۆ لە جژنەکان کاتەکانی تر هاوکاریتانەکەن ئارەوەڵە هەموو مانگێک ینی بە 2 مانگ جارێک بانگمانێت هاوکاریت لە خێرخوازان هەیە کە هاوکاری ڕێکخراوەکە دەستیان خۆش بێخوا سپاسی هەمووی لایەکیانەکەم و دەسوچیان خۆش بێ خوا پادەستیان باتەوە لەم دنیا و لەو دنیا یا ڕەبی خوای گەورە بەرەکەت خاتە ماڵ و سامانیان بۆ خاتری ئەو قورعانی عەزیمە لەم بەڵام موسیبەتەش بیان پارێزێ کە ئاوا ئەم خەڵکیان لەبیرە یا ڕەبی خوا لە دنیا و لە قیامەت لەبیریان نەکا و ئیشەڵڵا ئەوانیش هەر ئاوا بەردەوام بن بە ئیزنی خوا لەم ماوەی پێشوو کە کارنتینە بوو خەڵکێکی زۆر بێئیش بوو هاوکاریان کردن بۆی بتوانن لە کارنتینەکە لایەنی کەم پێداویستە سەرەکیەکان سەرەتایەکانتان بۆ دابین هەرە بەخوا هاوکاریان کردین تەلەفۆنیان بۆ کردین بانیان کردین خواردنیان ناوینەتێ لەو کاتەشە تەلەفۆنتان بۆ کەناڵێن خۆیان تەلەفۆنمان بۆ ئەکان خواردنیان ناوینەتێ لەو کاتەشە ئێمەیان لەبیر بوو ڕاستیمە کارێکی گەورەیەکە خزمەتکردن بە چینی کەم دەرامەت و کە ئەمە ئەرکو سەشانی هەموو لایەکمانە بەڕاستی ئەین بە تەناهی لایەکنی هەمومانی کەم جەنابتان کۆکڕاگەاندن گاندنیان هەواڵەکانان گاندنی مناعاتی ژیان ناڕەحەتی خەڵکی بێتاقەتی خەڵکی کە لەم کاتەیە کە حکومەت بەڕاستی بێخەمی بێباکێکی بەرامبەر کۆمەلگاکەی خۆی هەیە کەمە توانین نیشانی ئەوە ناو بڵین کە حکومەت نییە کە حکومەت بێخەمێکی ئەو خەڵکا کە بەرەو جژنەڕۆین کە عادەتەن لە وڵاتان نازانین کە کاتێ یادی جژنەکانیانە بێت هەر داشکانێکی گەورە بازار و مارکێتەکانیانەکەن بۆی بتوان خەڵکەکە هەموو بەشداری بکە لە چینە لە جژنە بە گیرفانێکی بڕ بەدڵ خۆشێکەوە ئێمە وەکو هەستی بەرپسایەتی خۆمان و لە سلێمانی ڕێکخراوی خوشکان پێ جەژن پێمان وا بوو کە خەڵکی کەم دەرەمەتان ئەو ماڵە بێباوکانە پێیز بەوە کە هاوکاریانکە گیرفانیان پڕکەین کە زۆر لە ماڵمانەیەمە دوێنێ بۆ نمونە تەلەفۆن بوان بۆ کراوە ماڵ هەیە کە بۆ خواردنی جژن هیچی نییە هیچی نییە ئەین تەنانەت منداڵەکانی گەڕاو ناو تەنەکە خۆڵک ماڵانە ترۆزیان دەرهێنا خواردیان مناڵی کوردی ئەمەڵاتی ئێمە تۆ ڕادێک ترۆزی لە ناو تەنەکەی زبڵ دەربێن کە مناڵی
ئەمە ماڵێکی زۆر کەم دەرامەتن کە مۆزان بەسراتەوە کە ماڵە بێباوکانش ئێستا کە لێرە هەن سوێنە خوۆن کە یەن بە خوان دڵی خوانەکەنەوە کە هیان و بە بەتەمانێ بۆ جن هیچ شتێ بکە ئێستا من حالیان مۆبایلەکەم نامن پواتەوە ئەم بەیانێ کە ماڵی بێباوکە تەنانەت داوا کەڵە بەس بۆ جژن خواردنێکمان بۆ بنێرە کەمە سپاس بەخوای گەورە بە هاوکاری خێرخوازان زۆر سپاس هاوکاری خێرخوازانەکەین بەڕاستی دەستخۆشیمان بۆ خێرخوازە بەڕێزانی کە هاوکارمان چکمێن بەهۆی ئەوانە نەبێ ناتوانم کارانە بەنجام گەنی بە گەیاندنی ئەم هەواڵەمان بەو خێرخوازانە یەکسەر سپاس بەخوای گەورە وڵاتەکەمان ئەوەندە خەڵکی خێرخوازی تەیە یەکسەر هاوکاری خوان بەنجام گەاند و بە تەماشتیان بۆ بنێوی جابیان هەیە بۆ ئەو داواکارانی ئەو خەڵکانی کە ئێوە بەیان بەڵێ ئێمە زۆر لە کەسانی کە داوا هاوکارێکم بەتایبەتی ماڵە بێ باوکانێک و ماڵی بێ باوک جیاوازە لەگە خەڵکیدا ئەگەر کەسە باوکی شێ بە ئەگەر کەم دەرامەتیش بێ بتێونێت یعنی کەمتر بی لەلایانی خراپەکاتەوە کەمتر خاڵ مێشکی بۆشتی نەرێنی ئەڕوا بەڵام کە باوکی هەبێت کە بەڵام کە باوکی نەبێت لانی مێشکی بۆشتی نەرێنی بڕوا کۆمەڵێ عقدەشت لە دڵیا بخوێنێتەوە کە دایکەکەش خوان خواستە بەرەو لای ڕێی بڕوا بەرەشتی خراپە بڕابەی بژێ ژیان بە مناڵکەدا بنکە ئێمە بە فەزلی خوای گەورە بە هاوکاری خێرخوازان هەوڵە دین ئەم دایکانە کە دێنێ ئێرە هەم ئامۆژگاریەک هەم بۆ ئەوان بۆ خۆمان بیرخستنەوەی کە منداڵانیان ئاگان لێبێت چۆن خەمیان بخۆن چەم دەستیان گرتکم بەڕاستی بتەنێت ئافرەتا قورسە لە یعنی کەسێک نەبێت دەستی بگرێ مەتیبات هاوسەرین یعنی چۆن خەمی ئەم منداڵانە لە هاوکاریەکان ڕێنمونیشانەکەن بەسەر ڕێنمونیشانەکەن کە چۆن بتوان لەگەڵ منداڵەکانن بە شێوەیەکی جوان و باش پەروەردەیان بکەن چەندا خوشکمانەیە بەڕاستی تووشی کێشەی زۆر گەورە بووە کە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی مێشکی ئاسوودی خۆیەوە لە ڕووی ئەخلاقیشەوە ئەگەمە دەستی کچەکان کوڕەکانیان نەگرین بەرەو خراپەڕە بەڵام ئێمە بە فەزلی خوای گەورم کاراناکە ئمە ساڵانی پار خولێکی تایبەتمانە بۆ منداڵەکانن کە دووسە منداڵی بێباوک بەشداری کردووە هاوکاری خێرخوازان هیچ شتێکمان لێوە نەکردن هەم خولی پەرۆدەی بووە خولی زمان بووە گەشتمان پێکردوون سەیرانمان پێکردوون هەم هاوکاری خێرخوازان بەبێ ئەوەی هیچ شتێک لە دایکەکان یا لە باوکەکان لەو منداڵانە وەرگین کە پاسیشمان بۆ دابین و ڕۆژانەش خواردمانیانێ بەڵام بەداخ ئێستا منداڵمان هەبوو پار باوەشیان پیاکردین لە حۆشیان و توخوا خۆشترین ئەین بەڕاستی من هەمیشە قسێ لە مێشکمایڵەمەوە ئەیگو خۆشترین هاوین ئەم هاوینە بۆ کێمە لێرن کوڕێکی 10 ساڵە کە ئەو قسێ بکات دیارە ئەو منداڵە زۆر لە دڵە خەمەکە بە فەزلی خوای گەورمەتوانم دڵیان خۆشکن بەڵام بەدا خەم ساڵ نەمانتوانی خولانەکەن بۆی ئەم ڤایرۆسەکە ئێستا لە جیهانا بڵاوە بەڵام بە فەزلی خوای گەورە توانین ئەو دڵخۆشیان کەن بەدابینکردنی جلی جێژن بەدابینکردنی گۆشت بەدابینی خۆراک وەکو بینین ئەم ڕێکخراوی سۆمای چاوانە ئەو خەڵکانی کە هەژارن هەژاری مستحقن فعلا هەژارن یان بۆ نەبێ باوکن و توانای دابینکردنی بژێویان نییە ناویان نووسون و مانگانەیان دوو مانگجارێک بە پێی و هاوکارانی کە بۆیان دێ لایەن خێرخوازانەوە بۆیان دابینەکە لەگەڵێکی لە مامۆستاکانیان قسەمان کرد باسێەوەی کرد کە بۆ پێش دەژن 6 حیوانیان بۆ دابین کردوون کە سەری ببڕن و گۆشتەکەی دابشکەن بەسەر فەقیر و هەژارە بۆ ئەوەی لە جەژنی قوربانە گۆشتەکەیان هەبێت و بۆ دوای جەژنیش کۆمەڵی خێرخواز ئامادەیان دەربڕێەوە کە کۆمەڵی حیوان سەر بڕن و بۆ قوربانی ئەم جارە لە ناو جەژنا پێیان بدەن بۆیە داوای ئەوەیان نەکرد کە هەتاوەکو زیاتر خەڵکی هاوکاری ئەمان بکە خێرخواز زیاتر هاوکاری ئەمان بکە ئەمانە توانن زیاتر بدەن بۆ نمونە لەو 6 حیوانی کە بۆ پێش جەژنی قوربان گۆشتەکەی دابەشەکەن بەسەر فەقیر و هەژارە ئەگەر بێت و ئەم 6 حیوان ببێت بە 10 حیوان یاخود زیاتر ئەو کاتە فەقیرێک لە جیاتیەوەی کیلۆ گۆشت وەربگرێ ئەبێتە 2 کیلۆ ئەو کاتە زیاتر پێداویستیەکەی بۆ دابینەکات بۆیە داواکاری ئەوان ئەوە بوو کە خێرخوازان خۆیان بێن فعلەن شوێنەکە ببینن بۆ ئەوی بزانن کە هاوکاریەکان ئەگاتە دەستی خەڵکی فەقیر و هەژاری مستحق ئێمە بەردەوام ببین بەڵامەچین لای ناوبڕێک و گەڕێنەوە وڵات. لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لێبێ ئەمە ئێستا لێ ڕێکخراوی سۆمای چاوانین بۆ بەشی بە باوکان لێرە کۆمەڵی هاوکاریان بۆ دابین کردن بۆ پێش دەژن هەر لە خواردن و گۆشت هەتاوەکو و موچەیە کە دابین کراوە بۆیان ئێمەمانەوەی لەگەڵ ئەو خەڵکانی ئێرەوە ئەوانی کە کارمەندی بەشی سۆمای چاوان قسە بکەین بزانین تا چەندەم هاوکاریانە شوێن بۆ ئەم فەقیر و هەژارانە گرێتەوە و داواکاریشان لە خەڵکی خێرخواز و دەوڵەمەند و خواپێدا و چێ بۆی زیاتر دەستێمان بگرن و هەمان زیاتر هاوکاریەکانیان بەسەر خەڵکی فەقیر و هەژارە دابەش بکەن ئەم هاوکاریەکە لە پێش دەژندا بینەکرێ بۆیەوە تا چەند شوێنێک بۆیەوە پڕکاتەوە بۆ پێداویستەکان تا بڵێ جگای خۆی گرتەوە بۆمان ئەم هاوکاریە زۆر جێی بۆ ئێمە پڕ کردوێتەوە بەڕاستی لەگەڵ سەری مانگمان لە ئێمە چاوەڕوانی ئەم ڕێکخراوین کە تەلەفۆنمان بۆ کەەوە بێن شتێک وەرگین بۆ مناڵەکان ئەم هاوکاریانی کە لە خەڵکانی دەوڵەمەنەوە دێت جێی خۆی ئەگرێ زۆر بەزیایەوە ئەرەوە تەلەفۆن ماوەکراوە ناڵێ من هەڵە پەڕێ لە خۆشیە بەڵێ جلم بۆکە یاڵم ئەرەوەڵا جلێ بۆکە
بە ساری خۆمان بۆمان بردوونەتە ماڵەوە بە دەرگای ماڵی خۆ کە گەشتە ئێمە ڕاستەوخۆ ئەوە تا ماڵ بە ماڵ بانگمان کردوون هەمووی مانیاوەتە خێزانەکان. لە هەندێک شوێنەوە گومان دروستەکرێ لەسەرم ڕێکخراوانە بۆی بابڵین هاوکاری خەڵکی فەقیر و هەژار بکەن. ئایا ئەم ڕێکخراوانە فعلەن ئەو هاوکاری پیانەگا تەسلیمی دەستی هەژاریەکەن ئەگاتە دەستی هەژاران؟ بەڵێ بە فعلەن هەموو کاتێک خواردنەکانیشیان ناینەتێ و ئەوانی کە نردویانە پارەکەش هەمومان لە کاتی خۆیان جگە لە موچەکە و کوپارە خواردن وشتی تریشتان بۆ دابێنە؟ بەڵێ ئارەوەڵڵا هەموو جەژنێک بەشی مانگ زیاتر یانیەتی و لەگەڵ گۆشتە و مریشکە و هەموو شتێک لە قوربانیشە بە 2 کیلۆ 3 کیلۆ گۆشتیان ناینێت. لە جەژنەکانە هەمیشە توانیمان هاوکاریتان بکەن بۆی جەژنەکەتان بۆ بەڕێک پێکی بۆ. بەڵێ بێگومان بەڵێ زۆر باشە دەستخۆشییان لێکردنی وای هەی سەرکەوتنیان بۆ ئەخوازم هیوادارم ئەو خەڵکەش هاوکاری ئەو هەنگم بۆ ئەوەش هاوکاری ئێمەکەن و دەستخۆشی لە هەموو لایەکەکەن. وەڵی بەڕاستی خێرەکانیان ئەو نەئەگاتە جێگای ئەگەری عینێرن بۆ ئەم کەناڵانە بۆ ئەمان بەڕاستی زۆر هاوکاری ئێمەن هەموو یەگاتە جێ خۆی ئەو دەقەی بەدەستیانەگات تەلەفۆن بۆ ئێمە ئاکرێ لە کەم و لە زۆر ئێمە داواکارین لە خەڵکی دەوڵەمەند لە خەڵکی خێرخواست بەڕاستی بیگەێنێ بەم کەناڵانە بە تایبەتی بەم کەناڵە بەڕاستی ئەگاتە جێ خۆی خێرەکانیشانەگا و نایەن بە کەسێک بەڕاستی مستاق نەبێ ئێمە هەمومان مستەحەقین لەبەرەوەی ئەو هاوکاری کەتان جگە لە پارە چیترتان بۆدابێنن؟ خواردن جلوبەرگ بۆ مناڵمان گۆشت مریشک ئیتر هەرچیەک خێرخواز بینێرێ ئەگاتە دەستمان. لەم قەیرانە دارایە و بە تایبەتی ئەم کاتانی پێشوو کە کەرەنتینە هەبوو خەڵکێکی زۆر بەدەست بێئیشی و بێ موچەی و ئەیناڵان ئەمان توانیوانە هاوکاریتان بکەن پێتانەوە دیار نەبێت تا ڕادێ؟ بەڵێ وڵا تا ڕادێ تەلەفۆنیان بۆ کردین ئەروەڵا تا ئێستای مەمە 6 جار بەس خواردن و خۆراک و پارەمان وەرگرتووە لێرە جلوبەرگمان بۆ مناڵمان وەرگرتووە جارە کاتی مەکتەب بەڕاستی کەمێک لە بێداویستی مناڵیشان بۆ دابین. منداڵەکانتان تا چەند دڵیان بەو خۆشە کە لە جەژنانیان لەو بۆنانە جلوبەریان بۆ منداڵ عادەتەن دڵی بە جلوبەرگی تازە زۆر خۆشە تا چەند هەست بە خۆشیەکەن کاتێک ئەو جلوبەر گشتانیان بۆ بەچون هەستی پێ ناکەن یعنی بەڕاستی لەگەڵ سەری مانگمان لە ئێمە چاوەڕوانی کەناڵێکی وین چاوەڕی ئەم ڕێکخراوین کە تەلەفۆنمان بۆکەوە بێن شتێک وەرگین بۆ مناڵەکان. بە تاکید من لە خۆم وەستێرەکەم یعنی بەڕاستی گیانەکەم بەم هاوکاریانەیە ئەگەر ئەم هاوکاریانە نەبێت من ناتوانم مناڵەکانم پەروەردەکەم ناتوانم چلیان بۆ بکڕم ناتوانم شتی جەژنیان بۆ بکڕم بەڕاستی ئەم هاوکاریانی کە لە خەڵکانی دەوڵەمەنەوە دێت جێی خۆی ئەگرێت زۆر بەزیایە. پێ دوایە ئەو هاوکاریە کە خێرخوازان یان خەڵکێک کە ڕەنگە موچە خۆرێکی ئاسایی بێ هاوکاری ئەم ڕێکخراوانە بکە ئەم هاوکاری ئەگاتە دەستی خەڵکی هەژار بەفعل؟ بەڵێ ئەگات بەڵێ ئەگات تەکید ئەگات چونکە ئێمە هەموو جارەیە لە پارەش و لە خواردن ئەمان نەنێ. چیتان هەیە بۆ کارمەندەکانی ئێرە سپاسیانەکەین بە تایبەتی دادەشکری و دادەبەیان زۆر مەمنونیانین ماڵیان ئاوا بێ خوا لە خێرخوازانیشیان بەزیاکە. ئەرەوەڵا فەقیرین ئێمە فەقیرین و خوا دەستیان خۆش بێخوا. منداڵ هەیە؟ من دوانم هەیە. ئەرەوەڵا چاوی داهاتەکەتان بەزێرە؟ ئەرەوەڵا هەر داهاتمان ئێرەیە هیچ ئەوەی کە خەڵک نەماتێ نیمە بیخۆ بەخوا دەسەڵات یەک شتم نییە فەرسێ تێ ڕاقەرێ دایکەم ئەرەوەڵا ئەوەی ئەمان نەمانەنێت نیمانە. جگە لە پارە کە بۆتان دابینەکەن هاوکاری چ شتێکی ترتانەکەن جگە لە پارە؟ وەڵا هەر جلوبەرگ و خواردن و زەقیرە و ئەم شتانە و جلوبەرگیشتان پێ؟ ئەرەوەڵا هەموو شتێکمان ئەێنێ دەستیان خۆش بە سوپاسیانەکەم و سوپاسی ماندووبوونیانەکەم و دەسوچای ئێوە خۆش بەوەی ئەم خێرخوازانن کە یارمەتیمانەیە. خراوە فعلەن هاوکاریەکان ئەگەیەنتە دەستی خەڵکی هەژاری مستەحق؟ چیتی یەکسەر تەلەفۆنمان بۆ ئەکا خۆمان نەی بۆمانە نێرێت. خۆتان بانکایە بۆتان؟ ئەرەوەڵڵا خۆمانیان ئەڵێ لە فڵان شوێن بەر مەوعیدەکەتانە فڵان شوێنە بەتانێنە. ئارەوەڵڵا لە کەرەنتینەکە بخوا بۆیان هێناین بۆ لای ماڵ. دادەبیان سڵاو لێبێ وەکو بەرپرسی بەشی سۆمای چاوان بۆچی لەم کاتەیە کە پێش جەژنە هاوکاریەکان دابەشن؟ بە تایبەتی لە ڕۆژانی جەژنە
دیارە هەموو خانەوادەیەک پێش جەژن هەفتە هەوڵەدا جل بۆ مناڵ بکە خواردنی جەژن دابین کە ئامادەی بکە لەبەرەوەی ئەمان هەست بە کەمی نەکەن ئێمە و کوڕێخراوی سۆمای چاوان هەمیشە لە خزمەتیانین بەڵام بە تایبەتی بۆ جەژنەکان هەوڵی تایبەتیین لە ڕێی خێرخوازانەوە بڕێپارەیان بۆ دابینەکەین بۆ کڕینی جلوبەرگی مناڵەکانیان بۆی ئەو مناڵانە بە دڵی خۆش بچنە ناو هاوڕێکانیان کەم نەبن لەوان زیاتر دەرکەوە نەک کەمتر چونکە مناڵ هەست بەوە ناکات کە نەی بێدیان ئەمە باوکی نیان ئەم شتانە هاوڕێی لە دەرەوە ببینی هەست بە کەمیەکە مناڵەکەن گومان هەست بە کەمیەکە ئێمە ئەو کەلێنەمان بۆ پڕکردونەتەوە سپاس بۆ خۆی گەورە کە لە دەمی خۆیانەوە زۆر جار سپاسی خێرخوازانەکەن سپاسی ئێماکەن ئەڵێن مناڵەکەمان هەستی بە کەمی نەکردووە هێشتا بگرە جلوبەرگی ئەم زۆر جوانتر بووە لە هی مناڵی ئەوانی کە باوکیانە بووە لە ڕێی خێرخوازانەوە ئێمەش هەوڵی تاوامان بۆ یاون سپاس بۆ خۆی گەورە هەروەها خواردنی جەژن تۆ خواردنی جەژن هەموو کوردەواری خۆمان فاسۆلیا و قەیسی و گۆشت و قەل و جاروای قەل و قازۆشتانەش لێنن بەڵام ئەمان نەماویستانی کەم بن لە خێزانەکانی تر سواز بۆ خۆی گەورە زۆر شتیان بۆ دابینەکەین کە لە گۆشت لە برنج و فاسۆلیا و ڕۆن و ئیتر ئەو پێداویستانی کە ڕۆژانە خێزانێکی ئاسایی بەکارێنێ ئەمان هەیەە سواز بۆ خۆی گەورە قسەکان تا گوێم لێ بوو کە قسەت بۆ با بڵێن ئەوانە ئێرە کرد باس کرد و بۆ پێشژن 6 حیوانەوە بۆ دابین کراوە کە گۆشتەکەی بدەین بە فەقیر و هەژار دیارە خواردنی وشکە خێرخوازان یعنی کارتۆنێکە بۆمان ئامادەکەن بۆمانە نێرن بەڵام بۆ گۆشتەکەش هەوڵی تاوامان ناوە لە ڕێی خێرخوازان ئەو خێرخوازانی کە زانین بەدەم مناڵی هەتی و یاخود مناڵی هەژارەوەیەن چونکە زۆربەی زۆری خەڵک هەبووشە بەڵام بیر لەوە ناکاتەوە دراوسێکەی یان کەسێکەیە کە محتاجە بەوەی کە بەشێک گۆشت یاخود بەشێک خواردن بدا بە دراوسێکەیان بەو کەسەی کە پێویستێتی ئێمە سواز بۆ خۆی گەورە لە ڕێی خێرخوازانەوە ئێستا وعدی 7 حیوانیان پێیاوین کە بۆ پێش جەژن چونکە دوای جەژن قوربانی هەرەکرێت زۆربەی زۆری ئەو خانەوادانە بەریان نەکەوێت چونکە خەڵک کە قوربانیەکە یا بە ماڵی هەژار یا بە ماڵی هەتیوە یا بە ئامی خەڵکی تر بەڵام بۆ پێش جەژن لەوە چێ نەتوانن کیلۆی گۆشت بکڕن بیکەنە ناو شلەکانیانەوە ئێمە هەوڵمانەوە لە ڕێی خێرخوازانەوە ئەو گۆشتانەمان بۆ دابین کردوون کە ئینشاڵە ئەمڕۆ بەشێکیان وەریان گرتووە سێشەمەش بەشەکەی تریانێن و ئەیانێنی چ داواکرد لە خێرخواز هەیە کە هاوکاری ئێوە بکات چونکە هاوکاریکردنی ئێوە ڕاستەخۆ چێتە باخەڵی هەژارەکەەوە یعنی ئەگەر 7 حیوانەکەی کە باسە کرد ببێت بەدە ببێ بە 12 تۆ توانین لە جیاتی کیلۆی گۆشت 2 کیلۆ پێ بدەیت خێرخواز چی داواکەتان لێ هەیە کە یارمەتیتان من داوا لە خێرخوازانەکەم یان دەستی یارمەتی درێژ بکەن بۆ ئەم ڕێکخراوانە چونکە بەڕاستی ئێمە وەکو ئەرکێکی ئیمانی نیشتیمانی ئینسانی ئەم کارەمان کردوتە ئەستوی خۆمان بەڕاستی قورسە ئەمانەتێکی زۆر قورسە بەڵام ئەو ئامانەتە 100% وەکو خۆی گەینی سوپاس بۆ خۆی گەورە کەسێکە بۆ منە قوربانیەکات یاخود گۆشتەکە بەخێر ئێستا ئێمە 6 حیوانان بۆ هاتۆ تا بەشی هەمووی نەکردووە گوناحیشن ئەبێ بڕۆنەوە سێشەمە بێنەوە بۆ ئەوی تری چکە ئەگەر ئەمڕۆ ئەومان بۆ دەستەبەر بکرایە بمانتوانێت هەمویان سوودمەند بکەین ڕۆژێکی تر ناهاتنەوە من داوا لە خێرخوازانەکەم یعنی ئەگەر بتوانن لە ڕێی ئێمەوە ئەو خێرانی خۆیان بگەن بەو ماڵانە 100% دەچێتە ناو خێزانەکانەوە ینی ئەوە نییە خوا نەخواستە دەستا و دەستی پێ بکرێت کە گەشتە ئێمە ڕاستە و خۆ ئەوە تا ماڵ بە ماڵ بانگمان کردوون هەمووی مانیاوەتە خێزانەکان بە مناڵەکان کۆتا پرسیارم لە کاتی کەرنتینەکە خەڵک زۆربەی لە ماڵەوە بوون ئیشی نەبوو خێرخواز با بڵین فەقیر زیاتر پێویستی بە خێرخوازەکانە بوو پێ هاوکاری هەبوو لە کەرنتینەکە چۆن توانیتان هاوکاریان بکەن و ئایا خێرخوازان لەو کاتە ئێستا کە موچە نیە و وەزی دارایی زۆر خراپە تا چەند تەئسیری کردو سەر هاوکاریەکانی ئێوە کە خێرخواز بۆتان بێت دیارە ئەم وەزعی کە بەسەر جیهانە هاتۆ بە تایبەتی بەسەر ئێمەی کوردستان کە بەڕاستی هەژار و فەقیری زۆرتیایە ئێمە لە ڕێی خێرخوازانەوە لە کاتی کەرنتینە ماوەیەکی زۆر خەڵک کەرنتینە بوو لە ژوورەوە ئێمە ئەم هاوکاریانەمان نەوەستان چونکە ئامانەتێکە لە سەرشانی ئێمە لە کاتی کەرنتینەیە ماڵ بە ماڵ ئەم خواردن و پارەمان بۆ بردونەتە ماڵەوە یعنی هەبووە خواردنەکەی بەرنەکەوتە بەڵام پارەکە خواردنەکەش لە کاتی کەرنتینەیە بۆمان هات بە 300 کارتۆن بۆ یەک بەیەکی ئەو ماڵانە بۆمان ناردوون وتمان بانێنە دەرەوە لە ڕێی تیمەکانی خۆمانەوە ماڵ بە ماڵ بۆمان بردوون بۆ ئەوەی کە بەریەککەوتن کەمتر ڕووبە سوپاس بۆ خۆی گەورە بەڵام ئەوەی هەیە ئێستا ببوونی کەمی موچەوە
بە بۆنەی ئەم وەزع و زوروفە کە بەسەر ئامی خەڵک هاتووە خەڵک کەمتر هاوکاریەکە بەڵام ئێمە هەر سوپاس بخوای گەورە هەر بەردەوامین و لە کەم و لە زۆر هەریامانە پێیان و بێبەشمان نەکردن سوپاس بخوای گەورە دەستی خێرخوازانیش خۆش بێ داوایان لێ یەکەم کە دەستی یارمەتیمان بۆ درێژکەن بۆ ئێمەش بتوانین زیاتر خزمەت بە مناڵانە بۆ خانەوادانە بکەین ئەم ڕێکخراوەی ئێوە تا چەند دەستی هەژارانی گرتۆ بە تایبەتی ئێستا پێش جەژنە بۆچی هاوکاریەکان ئێستا دابینەکەن بۆ خەڵکی هەژار وڵی کاکی بەڕێز بەخێرهاتنتانەکەم ئەم ڕێکخراوەی ئێمە ینی تا هەدوو ئەندازەی کە بمێمە بتوانین یارمەتی خەڵکی هەژار و مناڵی بێ باوک بە تایبەتی ئەکەم چونکە تایبەتی ئەم ڕۆژی چەند دە ڕۆژی ئەخیری کە نزیکی جەژنی قوربانە خێرەکە هەم زیاد خەیری هەیەەوە ئەمانەوەی زیاتر دەستیان بۆ درێژکەینەوە یارمەتی ئەم مناڵی بێ باوک و هەژاران بێم. خێرخوازان لە کاتی کەرەنتینە ئەم چەند مانگەی پێشوو تا چەند هاوکاری ئێوە بن و تا چەند ئێوە پێداویستی خەڵکی هەژارتان لە کاتی کەرەنتینە دابین کردبوو ئەو کاتێک کە خەڵک لە ژوور بوو بۆەوەی نەخۆشی کۆرۆناوە کەرەنتینە بوو توانیتان هاوکاری ئەو هەژارانە ئێرە بکەن؟ بەڵێ بە تاکید ئێمە لەم کاتی کەرەنتینە کە خەڵک نەیتوانی بێنتە دەرەوە ڕێکخراوی ئێمە بە تایبەتی چوون ئەنی بەپێ ئەمەی چیم سارەمانەگرت ماڵ بە ماڵ ئەگەڕایم خواردنماندا بەشەکرد هاوکاری ئەوانەی کە بۆتانە بردن بۆ ماڵ بەڵێ خۆمان بۆمانە بردو ماڵی خێرخوازانیش کە زۆر هاوکاریانە کردیم بەیان هێنایم ئێمەش دابەشمانە کرد بەسەر ماڵەکان. ئەو پێداویستیانە چین کە بۆ هەژارانی دابینەکەن چیوتیان بۆ دابینەکەنەوە؟ خۆ زانی شتی سەرەکی خواردنە یعنی لە هەموو شتێک زەرورترێکەوە خواردن ئەو مەوادی غذایی ئەوەلیە ینی برنجە نۆکە فاسۆلیایە دۆشاوە ڕۆنە کە ئەمانە شتێکی سەرەکین ئەتە کتوانیمانە خێرخوازان گۆشتی بۆ هێنایم مریشکی بۆ هێنایم ئەنی ئەمانە زۆر زەرورە خۆتە زانی کە ئێستا قەیرانی داراییە خێرخوازش کە جاران زۆر یارمەتیاییم ئێستا کەمتر بوو ینی بەڵام لەخوا بەزیابێ باشترە ئێستاش هەر خەڵکی خێرخواز زۆرەوە بەرگ و پارە ئەمانەیەم تا چەند بەدابینەکەن؟ وڵی پارە خۆی ماگانەمان هەیە لێرە بە مناڵی بێ باوک جلوبەرگش کە خێرخواز بۆ هێنایم بەسەرماندا بەشمان کردەوە هەبوو. ئەوەی کە بینیتان قسە و گفتوگۆی ئەو خەڵکانە بوون کاتبوون ئێرە بۆ وەرگرتنی هاوکاری و کارمەندانی ڕێکخراوی سۆمای چاوان. تەمانەوان لێرە باسی ئەوانە کرد کە هاوکاریەکانی ئەمان ڕاستەوخۆ پشت بە خەڵکی خێرخوازە بەستێ هەتاوکو خێرخواز زیاتر هاوکاریەمان بکە ئەمانەتوان زیاتر بە فەقیرێک ببەخشن. باسی لەوە کرد کە هەندێک لە باڵێن و کەسانیش کە لێرە هاوکارەکانیان وەرگرت باسییان کرد لە کاتی کەرەنتینەکردنیش ڕێکخراوەکە نەهێشتۆ ئەمان بێ خواردن بن خواردنیان بۆ دابین کردوون بۆیە زۆر زەرورە خێرخوازە و کەسەی کە هەبووە ئەگەر هاوکارێکی کەمیش بێ هاوکاریم شوێنانە بکات چونکە ئەمان ڕاستەوخۆ ئەو هاوکاریە ئەچێتە دەستی خەڵکی مستحقەوە چونکە لە نزیکەوە خەڵکەکە ئەناسن ئەزانن تا چەند مستحقن ئەگەر خەڵکێک مستحق نەبێ بەڕاستی نایەتەیەرە بۆ وەرگرتی ئەم جۆرە هاوکاریانە بۆیە داواکاریانەوە بوو خێرخوازان ئەگەر هاوکاریەکەیش کەم بێ هاوکاریان بکەن تاوکەمان زیاتر دەستی خەڵکی فەقیر وەژار بگرن ئەگەر کەسێک 150,000 موچەی ماگانی بۆ دابین کرابێ هەتا خێرخواز زیاتر هاوکاریەمان بکە ئەمان نتوانن بێ بۆی بکەنە 200,000 بۆی بکەنە 250 خود زیاتر بەڵام ئەگەر خێرخواز بەدەم ئەمانەوە نەبێ سەرچاوی داهاتی ئەمان هیچ نییە چگە لە خەڵکی خێرخواز و خواپێداوان بۆیە هێوادارین هەرچی خێرخوازە هەرچی دەوڵەمەند هەیە چاوی زیاتر لە ئەمان بێ زیاتر هاوکاری ئەمان بکە بۆی ئەو خەڵکە فەقیر و هەژارەی زیاتر سوودمەند بێت لەم جۆرە ڕێکخراوانە. پەیامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ.